بەڕێزان سڵاوتان لێبێت. ئێستا ئێمە لە قەزای پشدەرین. بە مەبەستی بەسەرکردنەوەی بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر هاتوین بۆ ئێرە بۆ ئەوەی لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکە و سەرجەم بەشەکانی تر ئەنجام بدەین. بۆ ئاگاداربوون لە ئەرک و چالاکیەکانیان لە بەسەرکردنەوەیکی مەیدانیدا سەردانی بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەرمان کرد لە شارۆچکەی قەڵاتزێ. پەروەردەی پشدەر لە ڕێکەوتی 1/11/2007 دامەزراوە و لە پەروەردەی ڕانیە جیابۆتەوە. ئەم بەڕێوەبەرەتیە لە چەندین بەشی جیاجیا پێکاتووە وەک کارگێڕی، ژمێریاری، خۆیەتی، پلان، یاسا، بیناسازی و چەند بەشێکی دیکە. 159 فەرمانبەر لە ناو دیوانی پەروەردە داوام دەکەن لەگەڵ 2300 مامۆسای دامەزرا و 105 گرێبەست. خاوەنی 34,000 قوتابی خوێندکارە لە 174 بینای قوتابخانە و خوێندنگە. بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر چەند گرفتێکی سەرەکی هەیە، لەوانە کەمی بینای قوتابخانە و خوێندنگە و زۆری ڕێژەی قوتابیان و خوێندکاران، لەگەڵ نەبوونی مامۆسای پسپۆر و نەبوونی کارمەندانی خزمەتگوزاری وەک پاسەوان و پاکەرە و باخەوان. شوێنی جوگرافیای پەروەردەی پشدەر کەوتۆتە ناوچێکی سەخت و شاخاوی کە لە هەر چوارلایەوە دەورە دراوە بە زنجیرە چیاکانی قەندیل و کێوەڕەش و ئاسۆس و مامەندە. ئەمەش گرفتێکی زۆری بۆ هاتوچۆی مامۆستایان دروست کردووە. بەخێر بێن سەرچاو. دیارە بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر لە 1/11/2007 دامەزرا. دیارە پێش ئەو بەروارە لە ڕانیا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی ڕانی هەبوو کە سەرجەم قوتابخانەی خوێندنگاکانی هەردوو قەزای پشدەر و قەزای ڕانیا لەژێر چەتر و سای ئەو بەڕێوەبەراتیدا بوون. پاشەوەی کە لە 1/11/2007 ئەو بەڕێوەبەرەتە کە دامەزرا بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر، دیارە ئەو بەڕێوەبەرەتە بینای خۆی نەبوو. قوتابخانەیە کە بنای قوتابخانەی دابان بوو چۆڵمان کرمان بە بەڕێوەبەرەتی پەروەردە. ئەو کاتە بەڕێز مەمەسا عەلی محەممەد عەلی کە ئێستا لە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە، ئەو کاتە ئەو ئەرکی بەڕێوەبردننی ئەو پەروەردەیە گرتە ئەستۆی خۆی. دیارە سەرەتا بەحەقەت بۆ بەڕێوەبەرەتە گرفت و ئاستەنگ زۆر بوو، چونکە هیچ کادرێکی تەخسیسی ئامادەکراو ڕاهێنراو نەبوو، نان لە ژمێریاری لە بەشەکان، نە لە کارگێڕی، نە لە پلان و ئامار و خۆیەتی. بەڵام بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانیمان کە ئەو پەروەردەیە بخەینە سەرسکە و وەکو ئەوەی کە ئێستا خۆت دەبینی کە لێرە جەناب لێرە حەزوورت هەیە. ژمارەی کارمەردانی ناو دیوان نزیکی 160 کارمەندە، واتە 159 کارمەندە. ژماری بەشەکانی ئێمە دیار پێم خۆشە تەوان ناوەکانیان بڵێم یەک بەیەک، لەوانەیە بە ڕقم بە داتا ڕقم نەزانن 12 سێنزەیە، بەڵام ئێمە بەشی خۆیەتیمان هەیە بە خۆیەتی فەرمانبەران و خۆیەتی بنەڕەت و خۆیەتی ئامادەیی لەگەڵ دۆسیەکان و پلانی پەروەردەییمان هەیە، ئەو بەشی دووەمە. تەکنیکیمان هەیە کە ئەویش دێتە 3 بەشەوە، 2 بەشەوە کاروباری خوێندکاران و بڕوانامەکان. بەشی ژمێریاریم هەیە، ژمێریاری ئەویش تەوان ژمێریاری فرۆشگاکان، ژمێریاری موچە، ژمێریاری وانەبێژی. جگەلەوە بەشی بیناسازیمان هەیە هەر لە ناو دیوانی پەروەردەدا، و بەشی هۆبەی کاروباری یاساییمان هەیە، بەشی ئامادەکردن و ڕاهێنانمان هەیە، بەشی کتێبخانە تاقیکەمان هەیە، و جگەلەوە بەشی یەکەی چالاکی وەرزش و چالاکی هونەریشمان هەیە لە دیوانی بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەردا. وەکو بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر بە نزیکەی 34,000 قوتابی خوێندکارمان هەیە لە قۆناغی باخچەی منداڵانەوە تا دەگاتە ئامادەیی. ژماری مامۆستایان بە هەردوو قۆناغی بنەڕەت و ئامادەییەوە 2300 مامۆستامان هەیە. ئێمە وەکو بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر لەو سنوورەدا دیارە ئەوەی کە پێویستە باسی لێوە بکەم، قەزای پشدەر دیارە 5 شارۆچکە لە خۆ دەگرێت کە شارۆچکەی سەنگەسەرە کە پێی دەڵێن ناودەشت ناحیەیە، لەگەڵ ژاراوە، لەگەڵ ئیسێوە، هێرە و هەڵشۆ،
بە ناو سنتەری شار و بە سەرجەم شارۆچکانەوە 174 قوتابخانە خوێندنگامان هەیە لەوانە 129 قوتابخانەی بنەڕەتین لە قۆناغی یەکەوەتانەوە و 12 باخچەی منداڵانمان هەیە 4 بنکەی فێرکردنی گەورەمان هەیە کە ئەوانە سەر بە ئەو بە فێرکردنی نائاسایین واتە بە سەرجەم قوتابخانە و خوێنگاکان 174 قوتابخانەی خوێندنگامان هەیە. ئەی سنووری جوگرافیای ئێوە لە چۆ دەست پێەکە بۆ چۆیان لە شوێ هاوسکوڵ لەگەڵ چ پەرۆدەیە؟ ئێمە وەکو سنووری جوگرافیای پەروەردەی پشدەر لە دەربەندەوە دەست پێ دەکات دیارە ئێمە وەکو هاوسەیەتی لەگەڵ پەروەردەڕانی هاوسەیین ناوچەکەی ئێمە سەر سنوورە نزیکەی 130 کیلۆمەتر لە سنتەری پارێزگاوە دوورە ئێمە وەکو سنووری جوگرافی ئێمە لەسەر سنووری ئێرانین یەکێکە لە پەروەردە ناوچە شاخاویەکان بەڵام وەکو هاوسێتی لەگەڵ پەروەردەدا لەگەڵ پەروەردەڕانی ئێمە هاوسەیین ئێمە جگەلەوە لەو قوتابخانەی کە باسمان کردن دیارە زوربیان لە ناوچەی عاسێدان ناوچەی شاخاویدان کە نزیکەی لە 150 قوتابخانەکانمان دەکەونە ناوچە شاخاویەکانەوە یەکێ لە گرفتەکانی ئێمە ئەو کۆیسە باسمان کرد یەک نەبوونی جێگایە یعنی بەهۆی نەبوونی بەهۆی جێبەجێنەکردنی ئەو پلان و پرۆژانەی کە لە ساڵی 2013ەوە وەزارەتی پەروەردە کە بەنیاز بوو لەسەر کۆمەڵێک بودجە جێبەجێیان بکە دووەم گرفتمان هەیە گرفتی نەبوونی مامۆستای پسپۆر لە کۆمەڵێک بواردا ئێمە پارساڵ نزیکەی 450 بێژمان هەبوو ببوورە تقریبا 590 وانە بێژمان هەبوو ئەوانە بێژانە بۆ شوێن تەمەن زیاتر بۆ لالێ دوورەکان هەتا بۆ ناو شاریش گرفتمان لە کۆمەڵێک پسپۆڕی داهەوەکو لە زانستەکان لە بیرکاری لە عەربی لە ئینگلیزی ئەوانە کە مامۆستای تاوەمان نییە سێم گرفت ئەوەی کە برەوڕیم بۆتەوە دیارە نەبوونی فەرمانبەری خەدەمی لەوانە کارگوزار و پاسەوان و باخەوان کە ئەوانە بە حەقیقەت حەقە وجودیان هەبێت چونکە ناکرێت بینایە کەسێ داوامی تێدایە خاوێنکەرەوە نەبێت کە بتوانێت خەیان بکاتەوە یان ئێستا ئەگەر سیرکەین تەماشا دەکەین کە نسبەی سەوزایی لە قوتابخانەکانماندا بە نسبەی لە 5 نابێت لەبەرەوەی کە باخەوانمان نییە بەو پێکە دەڤەرێک ناوچەیەکی شاخاویە دیارە کۆمەڵێک خصوصیاتی خۆی هەیە لەوەی کە بەفرێکی زۆر دەگرێتەوە و لە 150 قوتابخانەکانمان لە ناوچە شاخاویەکانن لە کات لەباری داوامی ئاسایشدا زۆر جار هەبووە کە ڕێگا گیراوە ماوەس داوامی پێ نەکراوە ئێمە زۆر بوونمان هەیە کە لە بناری قەندیلدایە مامۆستایان شەکوای ئەوە دەکەن کاتێک کە سەردانیان کردووە ساران وەرگەڕاوە ساران هەڵدێراوە هەتا تووشی کارەساتی هاتچۆش بوون. سەرەتا زۆر بەخێر بن دیارە بەشی ئێمە بەشی کاروباری تەکنیکیەوە تا لە کۆمەڵێک بەش پێکدێت بەشی تاقیکردنەوەکان کە تایبەتە بە بەڕێوەچین تاقیکردنەوەی گشتیەکان پۆلی نوێمی بنەڕەتی لەگەڵ 12 ئامادەی کە ساڵانە لەگەڵ وەزارەت ئەو پرۆسەیە بەڕێوە دەبێنەوەتە هەر لە دانانی لیژنەکان و دانانی چاودێر و یاریدەدەر و بەڕێوەری هۆڵەکان و بەشێکی ترمان هەیە کە پێی دەگوترێ بڕوانامەکان کە سەرجەم ئەو بڕوانامانە لێرە پەسەند دەکرێن کە لەلایەن قوتابخانە و خوێندنگەکانەوە بۆمان دێت یا ئەوانەی کە دەردەچن لە پۆلی 12 و بۆ زانکۆ و پەیمانگاکان و بەشێکی تریشمانەیە کە پێی دەگوێت کاروباری خوێندکاران کە تایبەتە بە ئیش و کار و ئەو پێداویستانەی کە خوێندکاران پێداویستان چ پشتگیری بێت یا چ دانانیان بێت لە قوتابخانە و خوێندنگاکان بە شێوەیەکی گشتی ئەوانەی تایبەتن بە ئیش و کاری قوتابیان و یا خوێندکارانە ئێمە ژماری کارمەندمان زۆر کەمەوە لەبەرەوەی کە بەشەکە فراوانەوە ئیش و کاری زۆرە بێجگەل لە بەڕێوەبەری بەشی تەکنیکی ئێمە 4 کارمەندی ترمان هەیە واتە یەکێکیان لە پرسای تاقیکردنەوەکانە یەکێکیان لە پرسای بڕوانامەکانە ئەوەی تریشیان لە پرسای کاروباری خوێندکارانە و کارمەندێکی تریشمانەیە کە ئیش و کاری کۆمپیوتەر واتە تایپ دەکات تەنها ئەو 4 کارمەندەمان هەیە بە شێوەیەکی گشتی کێشە و گرفتەکان یەکەمیان ئەوەیە کە ئێمە
کەمی مۆزەف واتە کەمی فەرمانبەر لە بەشەکەمان وای کردووە کە جۆرێک لە تەزەخوم واتە جۆرێک لە ئیشوکار زۆر بکەوێتەوە بەسەرمان دەچووە کارمەندەکانمان توانای ئەو هەموو ئیشوکارانە کە دەکەوێتە سنووری بەڕێوەی پەروەردەی پشدەرەوە خۆت دەزانی ئەمە سنوورەکە فراوانە ئێمە نزیکەی 32 خوێندرگەی ئامادەیمان هەیە 132 قوتابخانەی بنەڕەتیمان هەیە لە سنوورەکەدا ژمارەی خوێندکارەمان ساڵان بەس پۆلی 12 3000 خوێندکارە کە بەشداری ئیمتحانات دەکەن پۆلینۆ نزیکەی 2500 قوتابیمان هەبووە ئەوە بێجگە لە قۆناغەکانی تر کاروباری هەموو ئەو خوێندنگە و قوتابخانانە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە فەرمانبەر وای کردووە کە کەمی فەرمانبەر وای کردووە کە ئێمە نەتوانین وەکو پێویست ئیشوکارەکان جێبەجێ بکەین هەرچەندە کارمەندەکانمان زۆر دوورسۆز و زۆر ماندوون لە زیاد لە پێی ئیشوکارەکانی خۆیان دەکەن بەڵام ئەوش گرفتێکی گەورەیە لە بەردەم ئیشوکارەکانی ئێمە من وەکو لێپساوی بەشی ئالیات لە بەڕێوەبەری پەروەردەی پشدەر 18 ئۆتۆمبیلمان هەیە 13 پاس 2 ئۆتۆمبیلمان دابین کردووە بۆ گەنجینەکان بەڕێوەبەری کۆگاکان لێدا ڕۆژانە هاتوچۆ گواستنەوەی کتێب کەلوپەل بۆ سەرجەم قوتابخانە خوێندنگاکان سنووری بەڕێوەبەرێتیمان 13 پاسیمان دابین کردووە چەند ساڵە لەم 13 پاشە 8 پاسیان دیاری بەڕێز جەنابی مام جەلال بوو خوا گەورە عەفوکە 5 پاسێکێکش حکوومەتی هەرێم بۆ یاوی کردوین 8 پاسەکان ئێستا لەگەڵ پێنجەکەی دیگە 13 پاس هەموو ساڵێ دابینمان کردووە بۆ سەرجەم باخچەکان سنوورین ئەم ساڵ نەمانتوانی لەبەر کۆمەڵێکەم و کوڕی کە هەم بوو حکوومەتیش بەهۆی ئەو قەیرانەی کردتور ئەم گرفتانەی کە هەمان بوو ئەم مەسەلە دامیکردنی تایە سیارەمان هەیە 10 ساڵە تای بۆ نەکراوە 6 تای دەوێت بودجێکی زۆری دەوێت دووجار کتابمان کردووە بۆ وەزارەتی پەروەردە وەزارەت کتابی کردو بۆ دارایی موافقەی نەکردووە کەم و کوڕین دابینکردنی سوتەمەنی ینی بڕێکی زۆر تۆ حساب بکە 18 سیارە دابینکردنی بڕێکی زۆر سوتەمەنیان پێویستە بەڵام تا ئێستا ئەو بڕاپارەیە لەبەردەستدانیە کە بتوانین بۆمان دابین بکەن لە ناو دیوانیش سارەمان هەیە بەسەر پیکابمان هەیە بۆ بەشی بیناسازی بۆ سەرجەم هەتا شوێنە دوورەکان شوێنی دوور ڕازگەمان هەیە شوێنێمان هەیە سونێوانە هەر هەمووی بەشی بیناسازی هەر دەمێک داوای کرد بێ ئۆتۆمبیل ئامادەیە بۆ سەرجەم شوێنەکان بێ جیاوازی بۆ سەرجەم قوتابخانە خوێندنگاکان ئۆتۆمبیل بە پێی توانە هاوکاریمان کردووە بەڵام ئەوەی ئەم ساڵ کە نەمانتوانی گرفت ئەوە بۆ باخچەکان گرفت ئەم کەم و کوریانە بوو کە نەمانتوانی ئۆتۆمبیلمان هەیە 2 ساڵە وەستاوە داواشمان لە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی کردووە بەڵام تا ئێستا چیان بۆ نەکردووە بەشی ئالیات خۆی لە چەند کارمەندی بەشی ئالیات تا ئێستا 25 شوفێری هەیە 25 شوفێرە باخچەکان هەموو باخچەکان شوفێری خۆیان هەیە لە ناو دیوانیش لە گەنجینەکان 3 شوفێرمان هەیە لە ناو دیوان 4 شوفێرمان هەیە 25 فەرمانبەرە شوفێرە ئێمە وەکو یەکەی سەرپەرشتاری پەروەردەی سەرەتا پێش دامەزراندنی بەڕێوەبەرێتی پەروەردەی پشدەر سەر بە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی ڕانی بووین ئەوسا لە 1/11/2007 کە بڕیاریکردنەوەی پەروەردەی قەڵاتی دەدرا ئەو وەختەش لە هەمان کاتدا بڕیاری یەکەیەکی سەربەخۆ بۆ یەکەی سەرپەرشتاری پەروەردەی پشدەر درا ئەوسا سەرپەرشتاری یەکەم لەگەڵکردنەوەی پەروەردە و یەکەی سەرپەرشتاری تازە بەڕێز مامۆستا محەممەد عوسمان سەرپەرشتاری یەکەم بوو ئێستا خانەنشین بووە دوای ئەو بەڕێز مامۆستا مەحموود کە حالیان ئێستا بەڕێوەبەری پەروەردەی پشدەرە ئەم سەرپەرشتار بوو ئێستاش بۆ بڵم بۆ سێەم منم بە شێوەیەکی وەکالەت حالیان یەکەی سەرپەرشتاری بەڕێوە دەبین یەکەی سەرپەرشتاری ئێمە پێکاتون بە 31 سەرپەرشتار و زایدن خۆم 32 سەرپەرشتارین ئەمانش دابەش بوون بەسەر کۆمەڵێک سەرپەرشتار بە پێی پسپۆڕی ژمارەی پسپۆڕیەکانمان بە پێی ڕێزبەندی 5 سەرپەرشتاری کوردیمان هەیە
6 سەرپەرشتیاری زانستەکانمان هەیە، 3 سەرپەرشتیاری کاریگەڕیمان هەیە، 3 سەرپەرشتیاری کۆمەڵایەتیمان هەیە، 4 سەرپەرشتیاری عەرەبیمان هەیە، پسپۆڕی عەرەبی، سەرپەرشتیارێکی پسپۆڕی ئاین، ئەمیش کە سەرپەرشتیاری پسپۆڕی ئاینە، زای سەرپەرشتیارێکی وەرزش، زای سەرپەرشتیارێکی هونەر. ئەمانە لێرە کار و چالاکیەکان بەپێی ئەو ئەرک و دەسەڵاتەی کە لە بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی پەروەردەی سلەیمانیەوە ئەرک و دەسەڵاتەکانی سەرپەرشتیاری دەستنیشان کراوە. ئێمەش هەر لە سەرتاوە لەگەڵ دروستبوونی ئەمە لە کۆڕ و کۆبنەوەکاندا هەموو ئەو ئەرک و دەسەڵاتی سەرپەرشتیاران کە لە ئەستۆیانە داومانەتە دەستیان هەریەکە بەپێی ئەو میکانیزمی خۆی ساڵانە دەست بە کار و چالاکیەکانی خۆی دەکات. ئێمە ساڵانە لە مانگی نۆدا کۆبوونەوەیەکی گشتی یەکن خۆ ئامادە سازیەک بۆ ساڵی تازەی خوێندن، لێوێ داوای پلانێکی پسپۆریان لێ دەکەین بۆ ساڵی ئایندەی تازەی خوێندن، پلانی پسپۆریەکانتان بۆ کار و چالاکیەکانتان لەبەر دەستانبێنیەکیش دەدەین بەڕێوەبەرێتی سەرپەرشتنی پارێزراوی نیشتێمانی بۆ ئاگاداریان و سپێنە بە دوواداچوونیەکی کار و ئەرک و دەسەڵاتەکانی ئەمە بێ. ئێمە لێرە ڕۆژانە خشتەی خەفارەتمان دابەش کردو بە پێی پسپۆڕی بۆ ئەوی بتوانین ئەگەر تەناقولات و کێشەی خودی مامۆستایەکمان هەبێ لە ڕێگەی لیژنەی پسپۆڕیەوە تایبەت لیژنەیەک دەستنیشان کرا هەرێکە بە پێی پسپۆری خۆی، هەر پسپۆڕەشی خۆی بە فەرمانێکی ئەو دەسەڵاتی کە پێمان دراوە منەسیقی کردومانەتە بە منەسیق واتە لێپشراوی پسپۆڕێکە. ئەم منەسیقە هەڵدەسێ بە کۆکردنەوەی زانیاری و داتای و درست هەریەکە بە پێی پسپۆری خۆی لەسەر جەم ئەو سەرپەرشتیارە بەڕێزانەی کە لەگەڵ یەدام بۆ ئەوەی هەر هەموو سەرپەرشتیاریان بە پێی پسپۆرە هیچیان نامۆ نەبن سەبارەت بە کێشە و مەشاکیل و زیاد و کەمی میلاکاتەکانیان لەسەر جەم ناوەنەکانی خوێندن. چونکە ناوەندەکانی خوێندن دابش دەکەین بەسەر ئەم سەرپەرشتیارانە لەوانە هەر سەرپەرشتیاری 20-25 تا سی مەکتەبێکیان بەرکەوێ ئەو وەختە ئاگاداری کەم و کورتی و کێشەی خودی قوتابخانەکانی تر نابن، بەڵام لە ڕێگەی ئەم منەسیقەوە هەموو ئەو کەم و کورتی سەرپەرشتیارانێک کە سەرپەرشتی ناوەندەکانی خوێندن دەکەن بەپێی ئەو فەرمانەی بۆیان دەردەچێت دواتر ئەمە کۆکراوە دەبێت و دەدرێتە منەسیقی لە پشتاوەکەی دیسان ئەم دیکاتە داتایەک و پوختەیەکی ئیجمالی وێنەیەک دەداتەوە بە سەردەم سەرپەرشتیارەکانی تر بۆ ئەوەی بۆ ڕێخستنی میلاکات و هەر کێشە و گرروگرتێکە بێ ئاگایان لێکتر هەبێت. ئێمە وەکو بەشی بیناسازی 8 ئەندازیار و تەکنیکارێکین و لێرە کار دەکەین. ئیشەکانی ئێمە ئەنجامدانی کەشفە دروستکردنی دەرخستەیە، پاشانەکە بودجێی پێویست لەبەردەستدا بێ و کاری نێوژەنکردنەوە بۆ هەموو بینا پەروەردەیەکان دەکەین وەکو قوتابخانە و خوێندنگا و باخچەکان. ئێمە وەکو بەش 9 فەرمانبەرین 8 ئەندازیار و تەکنیکارێکە بەشی بیناسازی بێگومان ئەم قەیرانە داراییە کاری کردوتە سەر هەموو جونگەکانی ژیان و کۆمەلگا و ئێمە دوو پرۆژەی گەورەمان وەستاوە بەهۆی قەیرانی داراییەوە 4-5 مانگێکە دەست بەکار بۆتەوە. ئێستاشیان پرۆژەیەکمان هەروەستاوە دووشکردنی دوو باخچەی ساوایان لە گەڕێکی هەنارۆک و فەرمانبەران. دووشکردنی قوتابخانەی 18 پۆلیمان دەست بەکار بووەتەوە. ئێستا بە نسبە 55 بۆ 60 کارەکانی تەواو بووە. زائیدەن ئەو خوێندنگا و قوتابخانە و باخچەی منداڵانەی کە داواکاریان هەیە بۆ نۆژەکردنەوەی بیناکانیان بودجێ پێویستمان لە بەردازدانیە کاری بۆ بکەین. واتە ئێمە دەرخستە دەکەین، کەشف دەکەین و بە گوێرەی ڕۆژ نرخەکان دادەنین. بێگومان ڕۆژانە نرخی بازار، نرخی کەلوپەلەکان، دووشکردنی شتەکان و ئەنجامدانی نۆژەکردنەوە دەگۆڕێ، ئەو کێشە بۆ ئێمە دروست دەکات. لەبەرەوەی لەو کاتەیدا کە ئێمە دەرخستە و کەشف دەکەین پارەکە لە بەردەستدانیە بودجەی تەواو نییە بۆ ئەنجامدانی نۆژەکردنەوە. بێگومان پێویستیان هەیە، بێگومان پێویستیان. ئێمە کێشەی بینامان هەیە، کۆمەڵک بینامان هەیە، 2 دەوامیە، 3 دەوامیە. بێگومان کێشەمان هەیە بە تایبەت لە دەبەرەکەی ئێمە لەبەرەوەی ڕاگوازراوە و لە ساڵی دوای ساڵی 91 ڕاپەڕینە مەزنەکە ئاوادان کراوەتەوە. کێشەی کەمی بینامان زۆرە بە تایبەت لە ئێستادا و خەیرانی دارایی کاریگەری زۆری کردن. ئێمە وەکو ژمێریاری ئیشوکای ڕۆژانەمان بەستنی دەرماڵی مامۆستا ئارا فەرمانبەرانە، جێبەجێکردنی داواکاریەکانانە. بڵێن بۆ نمونە
مامەستاهەیە دەرماڵی زەواجیە بۆی دەبستی هاوس دەرماڵی منداڵی بۆ دەبستیت جگەلەوە نۆژەکردنەوەی بینا بەس ئێستا بخۆی قەیرانی دارەیەوە نۆژەکردنەوە وەستاوە ژمارە کارمەندانی بەش 27 کارمەندە ژمارە 27 کارمەندە ژمیرالی چێشمە گرفتانە چیە کارەوەڕی بەشی ژمێریانی قەیرانی دارایی گرفتی هەر سەریشی ئێمەیە لەبەرەوەی ئێمە ناتوانین مەکتەبێک نۆژەم بکەینەوە ناتوانین پێداویستێک بۆ باخچەیەک بکرین بۆ مەکتەبێک بکرین ناو دیوان پێویستی زۆری ناتوانین بۆ جێبجێ بکەین ڕاستی ئەوانە بۆ گرفتی سەرکی ئێمە دەست پێ بەڕێز بەشی ژمێراری لە چەند بەش پێگاتن ئێمە وەکو ژمێراری کۆمەڵک بەشمان هەیە خەرجیمان هەیە ڕێخەری موچەمان هەیە سەرە موچەمان هەیە فرۆشگاکەمان هەیە تەخسیساتمان هەیە بینەرانێک بەڕێز بەسەرکردنەوەی بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر لێرەدا کۆتایی هات تا بەسەرکردنەوەی بەڕێوەبەرێتیەکی تر خواتان لەگەڵ